هايلەوە تۆ قەت ناوەستی تۆ قەت واز ناهێنی نابەزی ئەی من ها منیش ببە شتێک بکە لێم خۆش بە ئەسەد منیش ببە ژیانی دوم ناگەڕێنرێتەوە جەنگیز کەس لە تاوانەکانی جیا نابێتەوە کەس ژیانی دومت پێشکەش ناکە زۆر ڕەنگ تەگەیشتی شیکار دۆزینەوەی وەڵامەشتر بۆ هەمان پرسیار نییە ئەی کەوایە شیکار چییە کوڕە گەر دۆزیوەتەوە بە منیش بڵێ شیکار گەر 1000 جار هەمان پرسیارت لێ بکرێ جورئەت دەبێت هەر 1000 جار هەمان وەڵام بدەیتەوە زەحمەتترینە مەحاڵترینە جوانترینیشە گەر 1000 جار ژیانت پێ بدرێتەوە بتوانی بە هەمان ڕێگە یەکەمەوە بڕۆی یەکەمیان چییە؟ بیرت نایەتەوە؟ نەخێر چی؟ بیرت ناکەوێتەوە؟ لەژێر پردەکە بوون کەی؟ تۆ من ئەیشان عەلی ها؟ کاتێک کەس توی نەبردە لای خۆی عەلی نەیدەبردێ ناو پاپۆر من و ئەیشانیش دەڕۆیشتین و تۆمان بە تەنیا بەجێ دەهێشت تۆش دەمانچەکەت دەرهێنا بیرت ناکەوێتەوە؟ تۆ لەکوێ بووی؟ گیانت بدە بە منیش کوڕم بۆ خاتری تۆش دەیدەم دەیدەی وانیە؟ ئەخر بۆ کاکە دەیگەرە چۆن بووین ئاوا بین؟ چونکە خۆشم دەوێت جەنگیز منەوە نازانم کاکە ئێستا منت خۆش دەوێ یان نەتەوێت لە پیسایی بمە دەرەوە سیر کەس دەمانچەکە لێ وەردەگرم جەنگیز تۆ خۆت دەیزانی عومەر خۆتت خوراند لەوێ بووی تۆ؟ لەوێ بووم سێر کە ئێستاش دەبێن جەنگیز چاکەکە دووبار لە ئەسی تۆیە دیسان لە من ڕاکێشاوەتەوە ئەو چاکەت لە ئەس بوو کە منت پێی کوشت ئەو چاکەتە بە خوێنت لەبەر بوو کەفرەتاندا ئەیشەن هاوار هاواری بوو لە هەمان شوێنین جەنگیز کورە نا هیچ شتێک نەگۆڕاوە هەمان مرۆڤین سیرکە من نەچوومەتە هیچ شوێنێک نەخێر نا سڵاو کاکە عومەر چاکەتەکەت دانێ چاکەتەکەت دانێ
جیاوازی نێوان کۆن و نوێم بە تۆوت تێگەیشتی من قسەکان دەگەین مەکەن عەمبەر واز بەگەیاندن نێرە تۆ کارت بەگەیاندنی هیچ نەبێ وا دەزانێت کە بە بیرکردنەوەی نوێوە هەموو شتێک چارەسەر دەکرێت کۆنەکان بێ ئەوەی دڵیاندا هێن ناتوانن حاڵێکی لەسەر هیچ دابنێ بیگرە نوێیەکان هەموو شتێک بە کەسانی تر دەکەن کۆنەکان ئەوانەی کە بەقەت من کۆنن خۆیان دەزانن کە چی دەکەن بۆ خۆتان خۆش بن ئەو کچەی کوشتم وا بزانم نزیکت لە هاوارەکەتەوە زان بۆ من حاڵەتێکی تایبەت چونکە من پیرە پیا و پیاوی پیس مرۆڤانی قێزەوان دەخۆش بەڵام ئەو کچە زۆر جوان وانە کوشتنی ئەو بۆ من خۆشیێکی گەورە بوو خاتوەیشان فەرمو ئامادەیە چاوی پێتان کرد کاتێ دەچی ناو مەسعەدەکەەوە پەنجە بخە سەر دوانە هەم چی دەڵێ؟ بۆ کاری ئێوە دەست دەدەم کەن عەمبەر لە نێوان ژیانی یەکەم و دووەمەوە تەمەنێک هەبووە هیچ شتێک تەواو نابێ هەموو شتێک دەگۆڕێ لەو ڕۆژەوە تا ئێستا دیسان هەموو شتێک گۆڕاوە ئێستا تۆ دووبارە هەموو شتێک دەگۆڕیتەوە کاتێتی باوکە بڕۆین خاڵۆ یارمەتیم دەبا بڕۆین خوارزە دەی ماڵاوە کیژۆڵە ماڵاوە ئازاد گەورە بە هەمان ماوە سەیری کارتەکەی دەکەم دواتر ڕووی بسوڕێنێواتە سەری سوڕماوە کە یاری دەست پێ دەکا بە ئەم قەس دەدۆڕێنێ واز دەوام بێنە شەپ بوو پێویست بەوان ناکە ئیمڕۆکەوە هەست دەکەم زۆر بەبەختم ببوورە دەتوانی خواردنەوە یەکم بدەیتێ؟ من خزمەتت بکەم؟
بەخێر هاتن بەڕێزان. ئامادەن دەست بە یاریەکە بکەین. ئەوە ناکایە پیاوێکی هەڵەتی ناوە. نایتر لەمە دوای دیناکەی گولەیەکت ئایدی منە. تۆ ڕادەکەی من دوات دەکەم. هەموو ڕۆژێک چاوەڕێم کە ئیتر حیسابی ئەوە ناکەم کە لە کوێوە هاتووم. لەمە دووە ئاخ تۆی بیگرە پیا کوژەکەت تەمووز علي علي ئەوە عومەرە ئەزال عومەرە لەکوێ دەیزانی بە تۆی وتووە ئێستا چی دەبێ کاک عەلی ها عومەر دەژی ئێستا ئێمە چیمان بەسەردێ ها لەوەی بەهار دەستت هەیە ڕاستیم پێ بڵێ جەنگیز دەستت هەیە نەخێر نەخێر سوێن دەخۆم عەلی شتیوانە چۆن شتوا دەبێ چۆن دەبێ کاک عەلی کورە ئەوە بەهار بوو بەهار پێی نیشاندام ئەو ئیندام هیچ شتێکم پێ نەکرا ویستم بێ مەلاتان دەتخوا باوەڕ بکە
ئێستا ئەوە یەکتان گرتەوە وایە تۆ دووبارە گەڕایتۆ لای عومەر لە تۆ خۆش بووانیە دەبینی لە ئیشانیش خۆش دەبێ بەس من دەمێنمەوە عەلی کاکە عەلی من چیم بەسەر دێ کاکە عەلی تۆ لە کۆتاییدا بە سزای خۆت دەگەی. باشە من بۆ دەبێ ئەم شتە قبوڵ بکەم. چونکە لێرەم وات دەزانی ئەمڕۆ هەموو شتێکت تەواو دەبێ هەر بۆیە گەورەترین یاسای خۆت شکات کەس نەیەتوانی بتبینێ هیچ کەسیش نەیەتوانی بگایەتەوە بەڵام ئەمڕۆ دەرگەکانی ماڵەکەت کرایەوە ئەمڕۆ دەستێنەدانی تۆ تەواو بوو کەنعان بەگ ئەقڵانەیە هەر گومانێکە تەبێت لەو شتێ بەتەمای بیبیتەوە گومانی ئەوەیە لە کۆتاییدا پێبەرکردیکار دەمێنی ئەوەش لە ڕامیز فێر بوو ئەو لەم پەیوەندی بە پۆلیس کردووە وادیان ڕازی من حەقم ئەزەل لایەنی حەق منم ئەو نییە باوەڕ بە من ناکەی بەڵام ڕۆژێک تێدەگەی من حەقم دەزانم بۆ خۆی ئەمە دواوانەیە بە بیانووی تۆڵە زەر بە چێ دەکەی چی دەکەی ڕوو لە چێ دەکەی لە کوێش دەوەستین لێرەوە ئێمە لەبەرەوەی تۆ نەتویست بۆیە هیچم نەکرد عومەر چونکە تۆ وتت بێڵێ ئەخر ئەوە بکوژی بەهارە با من بمرم بەڵام با بچمە ژوورەوە کاری وانە تەواو بکەم عەلی دەبڵێ کاکە چی دەبە مەڵێ عومەر کارێکم لەگەڵتان ماوە هێشتا نەکراوە با بچین ئەو تەواو بکەین ئەیشان نۆرە ئەویش دێ باشە ئیتر دێم بۆ یەکتر بینین ناوە عەلی تۆ هەندێک چەرەزاد بینە ئەزەر تۆش کار بێنە یاری بکەین هەر وەکو ڕۆژانی ڕابردوو بەڵکو لەسەریەوە دەست پێ بکەینەوە ها نابێ مەحاڵە کوڕە دەبێ ئێمە دەتوانین دەی چی ڕوو دەدا؟ ئەوە بوو کامێت چاڵجی کوشت بەهار تەزجانیش ئەو کوشتی کەنارومی هەڵخەڵەتێنیش ئەو کوشتی دانی پیانە دانی بۆش ناچۆن تاوانەکە خستە ملی جەنگیزەوە ڕاکردنێ بەندیخانە بۆ کوشتنی عومەر من سەربەستم عومەر خۆت تەسلیم دەکەی دواتر دەچێت دادگا و ساقی دەکەنەوە لەبیر کەم مەحاڵە
دەبێت چی هەبێ لە مێشکی ئەوانە؟ علی هەمیشە شتێکی لە ژێر سەرە بێگومان. هەست ناکەی هەموو شتێکمان بە وەڵامی ئەوانەوە بەندە؟ کەمێک وایە گەر بڵێین نا پلاین تۆڵەکان ناوەشێتەوە؟ دەبووە تۆ ئەمڕۆ بگەڕێیتەوە ماڵێ. بەیانی دەگەڕێمەوە. با ئیمڕۆژ بڕوە؟ ڕاستی کارەکە ئەوەیە ئەگەر بڵێن نا هەموو شتێکمان بن بۆش دەمێنێتەوە کامل. بۆیە نابێ ڕێگە بدەین بڵێن نا. چۆن ئەم شتە دەکرێت؟ چوومەتە ناو خوێنی ئەیشان گەرە دەروی بسڕێمەوە توانم کاری تێ بکەم. بەڵام علی تر بۆتە خاوەن قمارخانە. ئەو وەکو جەنگیز نییە، دەردی ئەو برنەوەی یاری نییە، لەوێ هێز بەدەست دێنێ بێ ئەوەی ئەو هێزی لێ بستێنێ. زەحمەتە کەوایە با خاڵۆ بێتەوە مەیدانەکە. بەڵێ بە حساب ئاوایە، بەڵام کێشەیەکی بچووک هەیە. کێشەی چی؟ خاڵۆ لێرە نییە. السلام عليكم. سلام عليكم السلام. خاڵۆشمان سڵای هەیە بۆ ئێوە. من نوێنێری خاڵۆم، کەواتە قسەکانم قسەی ئەوە. خاڵۆ ئێوەی لە گیانی خۆشی خۆشتر دەوێت لە شوێنی باوکتانە. ئێوەی گەورە کردووە، برایەتی ئێوەی کردووە. چەندین جار ئێوەی لە بەڵا ڕزگار کردو، بەڵام نێک تۆ قەرزداری ئەون. بەڵام گەر قەرزێک هەیە من ئیمڕۆ لێرە بە ناوی ئەوەوە هاتووم قەرزەکان کۆکەمەوە. وا نەخواستە ڕامیسی برامە شتێکی لێ هاتووە؟ بڵێ وا خاڵۆ. دەتوانی سەیریکەین؟ بێگومان. ئەزەل شتێ دەقەڕەیە پێداوین. شتێکی ناسایی نبینم. شوێنی گولەش پێوە دیار نییە. دەمەوێت بڵێم حادیسەیە، بەڵام حادیسە نییە کامل. دەتەوێت بڵێ کاری عەلیەوە نییە؟ عەلی شێتە. گەرەوە کاری ئەو بۆیە ئێستا ئەو ناوە تێک چوو. سەیری ئەو بکە. یەک دانە شوێن کاریتیان نییە. ئەوانە زۆر باشتر. ئەوانە زۆریش باشن. کامل وەرە سەیری ئەو پیاوە مردووە بکە. ناو سندوقی ئۆتۆمبیلەکە بوو. جنابی ئەفسەر، دەبێت ئەم بەڵگانە بەرین بۆ لێکۆڵینەوە. نامەوێت هیچ شتێک نەخستان بێت، دەمەوێت هەموو شتێک وەکو گوڵ بێ.
دەمەوێت دانە دانە چاوتان لەسەریان بێت گوێتان لێ بوو تەفۆ کاکە هاتیەوە سەرخۆ بوا لە تۆ تووشکەمین بووی نا کاک عەلی تووشی شەڕێک بووم گرنگ نییە لەگەڵ خاڵۆ هەروە دەبێت منیش مەبەستمەوە بوو تەفۆ جەوەکە شانەیە باشیم لە دەست دەرچووە هیچ لە دەست نەچوە بچکۆڵە ئەو کورسیەمان بۆ جەنابەت گرتووە ئێوە چاوەڕێتین مەبەسەد ئەو شەوە ئەم شەو دەورەکە دەگۆڕێت تەفۆ ئێخۆندا ئاسانێ لە خۆڕەڤی خەوانی ئۆتێلێک جەنگیز پێیدام خۆ ناوێ بەو ئاسانێ بڕوە سەرەتا دەبێت زیادەیەک وەرگرین قومارخانەکەم ئەم شەو بە تەواوەتی دەگەشێتەوە ئۆکێکمان پێت دەنەو شەو گازگیر عەلی ئەم شەو بەڕەسمی دەبێتە گەورەم عەلی ئەمە دەزانی مانای چێوانیە نازانم کاکە کاتێ شەرت کردو مێشکت لە قیوە بووی نازانی مانای چێوانیە ئەمە یعنی ئەوە بۆنەکەمان وەرگرت دەبینە بۆن کرد ئەمە ژواتە لەمە دوا بە پەنجەکانی خۆمان یاری دەکەین خاڵۆ ڕامیز یاری دەکا ئەم شەو تەفۆ ئەم شەو چارەنووسمان لە گۆڕاندا دەبێ تەنهایی ئێمەش نا هی خاڵۆش خێراتر کامل ئەزەل بەڕای تۆ پێویستە دوای خاڵۆ بکەوین یان پێویستە دوای چەقەڵەکان بکەوین پێشیان بکەوینەوە شانسمانەیە لە هەڵبژاردن کامل باشە بەڵام دەکرێت لە سەرەتا دوای هەر هەمویان بکەوین لە یەک کاتیشدا بەڵێ وایە چۆن پێڕا دەگەین ئەزەل جەنگیز گومانە لێ دەکا ئایشان و عەلیش هێشتا تەکلیفەکەی تۆیان قبول نەکردووە واسێنان لە هەموو ئەمانە و گەڕان بە دوای خاڵۆ بەڕای تۆ بیرۆکەی عەقلانەیە پێویستم بە خاڵۆیە بەڵام ئەگەر هەستم ڕاست بێ خاڵۆ زۆر زیاتر پێویست بە ئێمەیە من دەچم شتومەک دەکڕم ئافرەتان بێ ژن خوشک قەت باسی دڵمان بۆ یەکتر نەکردووە باسی دڵ مەراقم کرد چ دەردەدڵیە کە دەتەوێت باست کێ لەگەڵم کاکە چەنگیز لە خۆمەوە قسەی ناکەم لە تۆوە دەیزانم چی بڵێم ئەزەر بەم دوایانە وەک بڵێ چی وەک بڵێ مێشکی تێگاڵەوە کەمێکش لێ دوورە سیکە ئەو پیا هاوبەشی منە زۆر باش دەیناسم شتێک لە گۆڕە هەیە تۆ هەست پێ نەکردو بە شتێکی ئاوا نا بەڵام وەگەوەی باس دەکرێت لێی نزیک نیمە بەڕای تۆ چی هەیە بۆچی بە گوێرەی باس نزیکنی لێی ئێوە ئەوە نین چیرۆکێکی درێژە من کەمە لە ناوە کەمێکیش لە دەرەوەی باز نەبووم شتێکی پێکتووی بێگومان قسە دەکا من وا تێگەیشتم ئێوە بەیەکەوەن مەبەستم ئەوەیە دەبێت چاوی نەبڕی بێتە کەسێکی تر یعنی چاوی بڕێتە کەسێکی تر ناگیانە من چوزانم خۆی شتێکی بە من ناڵێ باشە دادا خوشکت بە پەیوەندیەوە دەزانێ ئێمە بێگومان جانە قسە بۆ یەکتر دەکەین بڵێ ئەزەل باشە یعنی خەمی لێ بخۆم ناگیانە خەمی لێ مەخۆ خەم لە چی دەخۆی ئەوە ئەزەلە پیاوێکی ڕاست و دروست شتێک هەبێ بە یەکێکمان دەڵێ لە ئێستا بەدواوە دەبێت پشتی خۆمان ڕاستێنەوە تەفۆ یاسا کۆنەکانمان نەما قومارخانەکە خۆی لە خۆیدا هیچ نییە چی یاسایەکی هەیە بگۆڕدرێ کوڕم جەنگیز لەو حیسابانە تێنە دەگەیشت سفرە لە حیساب کاتی خۆیانەوە تە چۆکمان دادەدا یان بۆ